هونەری سینەماژ وەک هەر یەکێکی تر لە دیاردە ژیاریەکانی نێو کۆمەڵی مرۆڤایەتی تاکو ئێستا پێناسێکی دیاریکراوی نییە. سینەما تەنها هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، سینەما هونەری ئەندێشەکردنە، سینەما هونەری ئەزمونکردنی ژیانە. فلم فرەماکە تەنها یەک پێکهاتەی نییە، وەکو دەقێک، وەکو ڕۆمانێک. بە درێژایی مێژوو لە هەر کۆناغێکی مێژووی یا جۆرێک لە شوناس و جۆرێک لە پێناسەی لە خۆگرتووە تا و ڕۆژگارەی کانۆدۆ ناوێنێ هونەری حوتەم. سینەما یەکێک لەو مێدیەما هونەریانەیە کە زاتی و سروشتی لەگەڵ دیموکراسیە و لەگەڵ جەماوەرە دێتەوە. فلم بە هەمان شێوە بە پێکهاتەکانی لە نواندنەوە بگرە، بۆ مێزۆنسێن، بۆ سینەماتۆگرۆفی، بۆ دەنگ، بۆ میوزیک، هەموو ئەمانە پێکەوە هارمۆنی کار دەکەن و پێکەوە چێرۆکێک ئەگەڕنەوە. وێنە قسەی سەرەکی تێدا ئاکات و وێنەش هەموو ئەو چەمکانە سادەیە کاتەوە بۆ بەردەنگ، بۆیە زۆر بە ئاسانی لی تێگەن. بەهۆی ئەو ڕیزبەندی مێژوویی کە خۆی هەیەی وەکو هونەر لە دوای هونەرەکانی ترەوێت و هاوکاتیش لە خۆگرتنی شەش هونەرەکەی پێشخۆی. کەواتە فلم پێویستە بە شێوەیەکی قۆڵ، بە شێوەیەکی ورد خوێندنەوەی بۆ بکرێ، نەک تەنها بۆ تەماشاکردن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ یاخود لە دوای پۆست مۆدێرنەوە وردە شوناسی جیاواز و هەڵگری پامی جیاوازترە. بۆ نمونەی چێک لە پێناسەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کاتوانێ دیدی نەتەوەیەک، کەلتور و ڕۆشنبیری نەتەوەیەک یا کەلتور و ڕۆشنبیری ئینسانەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بجۆسێتەوە. فیلمسازە باشەکان ئەوانن کە بینەری باشە. سینەما هونەرێکە لەگەڵ ئەندێشەی ئینسانەکانە سەرکاری هەیە و ئەندێشە گرنگترین شتە. بۆیە لە ڕاستیدا ئێمە لە سینەمای کوردی ئابێت گرنگیەکی زۆر بدەین بە ئەم ڕەهەندە و هاوکات لەگەڵەوەی کە گرنگی بە ناوەڕۆک بە ئەندێشە دەین لە فیلمەکانمانە گرنگی بە فۆرم بدەین. و ئێمە ئەمڕۆ لێرە ئیکەین چیکاری فیلمە، نەک ڕخنە، نەک هەڵسەنگاندن، نە حکومدان لەسەر بەهای فیلم. ئێمە لێکدانەوەی بۆ بەشەکانی ئەەکەین و دوجار بینەر خۆی بڕیار لەسەر فیلمەکە ئەدا. سڵاوتان لێبێ، من هونەرمەند مەریوان ئیبراهیم ئەکتەر و دەرهێنەر لە ساڵی هەشتاکانەوە خولیای ئەوەم هەبووە کە کاری نواندن بکەم لە پەیمانگای هونەرە جوانەکان. دوای ئەوەش حەز و خولیا وای لێکردم کە دەست بە مەکاری دەرهێنان. زۆربەی زۆری کارەکانیشم با بڵێن چەند درامایەک و چەند کورتە فیلمێکم هەیە کە بە خۆشحاڵیەوە هەمویان جێی سەرنجن. بۆ دوجار کورتە فیلمێک کە لە سیناریۆ و دەرهێنانی خۆم بوو کە کارەکە کاری بەشی هونەری سینەمای سلێمانیە، ئەویش کورتە فیلمی بۆنی دایک. بۆنی دایک با بڵین خولیای ئەوم هەبوو، حەزم کرد کە ئەو مێخەکەی کە دایکم ئەیکردە ملی نەنکم هەموو ئەو ژنانەی کاتی خۆی ئەو مێخەکەیان کردوتە ملیان بۆنی دایشی گرتبوو. بەڕاستی لە هەر شوێنێک ئەو بۆ نەمام کردایە هەستمانە کرد کە دایکمان لێمانەوە نزیکە. منیش هەستام چیرۆکێکم داڕشت بە ناوی بۆنی دایک، دوای ئەوە سیناریۆم بۆ داڕشت، لەگەڵ ئەوەیە کردمان بە کورتە فیلمێک کارمان تیا کرد. بە خۆشحاڵیەوانێ لە یەکێک لە فیستیڤاڵەکانی سلێمانیا بەشدار بوو. سەرەتا کە دوو کار ئەکتەری سەرەکی
کارەکە کاری تیاکەن پیاوێک و ژنێک کە بە خۆشحاڵیەوە هونەرمەند مامەساقار جەلال و هونەرمەند ئەڵماز محەیدین بوو. ئەم کابرایە وای لێ هاتبوو تووشی زەهایمەرێک بوو، زەهایمەرەکەشی زایمەرێکی کاتی بوو، شتی بیرە چۆوە دوایی ئەهاتەوە خەیاڵی. لە لۆکیشنی کارەکەشم لە بینی دوو باڵەخانە واتە دوو شوقەیە بوو بەرامبەر بە یەکتری. هونەرمەندی یەکەمیشم کاقار جەلال تووشی زایمەر بوو، کەی بینی هەر لە خۆ سڵاوی بۆوە کرد. لە چیرۆکەکە وایە کە ئەمە چێتە لای کە ئەچێتە لای بە با بڵین بە عەشقەوە چێ بۆ لای ئێوێ عەشقبازی بکات لەگەڵەیە، بەڵام کاچێتە نزیکەوە ئافرەتەکە مێخەکێکی لە ملایە ئەڵێ ئەڵڵا بۆنی دایکم کرد، هەستەکەم دایکمە. ئەیش لەسەر عەربانەکە ئەیبات و چەند بۆ چەند پارچێکە چەند پیاساکەن، دوای ئەوەش کە زایمەرەکە لێتەوانێ بەجێ ئێڵێ ئافرەتەکە بەجێڵێ، بەڵام دوایش لە ڕێی مناڵەکانیانەوە ئەدۆزرێنەوانێ یەنەوانەوە شوێنی خۆیان، بەڵام ئەو زایمەرە وای لەو کەسە کرد هەروەها ئەکتەری بەرامبەریشی مەیوس کرد کە جارێک تر یەکتری نبینەوانێ و کۆچی کرد. ئەمە بۆ چوونی من بوو کە لەو کارەیە بەو شێوازە کارکەم، شێوازێکی واقعی بوو، بەڵام ناکرێتەوە دەق بەواقع بیت لە سینەمای بژێڕیتەوە، ئەبێ فەنتازیایەکی تیابێ. لە ڕووی لۆکیشنەوانێ لۆکیشنەکەم بەڕاستی لە سەداقەت ملائیم نەبوو بۆ ئەو کارە، بەڵام هەچۆنێک بوو گیانمانە ئەنجام. بەنسبەت ئەوەی کە ئەو کارش کە لە کاتێکا کردمان بەڕاستی ئەو نەخۆشە نەگریسەی کۆرۆنا بوو، نەمانەتوانی بەڕاستی بچینە زۆر شوێن، نەمانەتوانی بچینە زۆر جێگیان ناکردینەوانێ. ئەو کاری کردیشمان لەو باڵەخانەیە بەترسەوەمان کرد، بەڕاستی یەک دوو ئەکتەریشمان تووشی نەخۆشی بوو نەهاتنەوە. ئیتر کارکردن لە سینەمایە قورسە بەڕاستی کە دەستی ئەیتێ ئەبێ کۆڵیش نەیت، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێت ئەو بۆ چوونەی کە لە ناخی ئەو نووسەرە یاخود ئەو سیناریست و دەرهێنەرەیە بیگەێنێ بۆ بینەرە. ئەو بینەرەش بەڕاستی چێژ لە چی وەرەگرێ، بینەر چێژ لە چیرۆک وەرەگرێ. ئەگەر فیلمێک هینیتیانە بێت چیرۆکی باش نەبێ کەندەی گیان بە منی بینەر واتە هیچ کارێکم نەکردووە، بەڵام هەچۆنێک بوو ئەو چیرۆکە وای کرد کە زۆر کەس خۆی تابینێتەوانێت هەم لە ڕووی زایمەرەکە و هەم لە ڕووی ئەو مێخەک و بۆنی دایکەوانێ. و خۆشحاڵیش بووم کە لەوەی کە دوو ئەکتەری سەرەکی ڕۆلیان لە کارەکەی منابینی و سینەماش کاری ئەوێ، سینەما کۆڵنەدانی ئەوێ ئەبێ بۆ شێوازێکێتە بەردەستمان کاری تیا بکە. سڵاو کاک مەریوان، خۆشحاڵم کە لەسەر بابەت و بەرهەمێکی تۆ قساکەم لەم بەرنامەیە. یەکێک لە جوانیەکانی ئەم فیلمە هەڵبژاردننی بابەتێکی کۆمەڵایەتی تا ڕادەیەکی زۆر نوێیە لە کۆمەلگای ئێمەیە، بە تایبەتی لە کۆمەلگای دنیاییشا بابەتێکی نوێیە کە بابەتی جۆرێک لە نەخۆشی ئەڵزایمەرە کە بۆتە کەرەستە بۆ زۆر فیلمی دنیای دەرەوەی ئێمەش لە ڕاستیە. لەم جۆرە کۆمەلگایانە کە کۆمەلگای خۆرهەڵاتی تا ڕادەیەکی زۆر داخراون دەستبردن بۆ جۆرێک لەو بابەتانەی کە تا بە و قەدەغەیەکیان لەسەرە یاخود بە جۆرێک لە جۆرەکانی مە هەوڵێن هەموو ئەو گرفتە دەرونی و کۆمەڵایەتیانی کە خۆمان هەمانە بیان شارینەوە خۆی لە خۆیان بیوێری پێویستە، خۆی لە خۆیان جۆرێک لە جۆر ئەتێوێ. یەکێک لە جوانیەکانی ئەم بەرهەمەی ئێوە هەڵبژاردننی ئەکتەرەکانە بەڕاستی کاقایەر جەلال بۆ جارێکتری سەلمێنێتەوە کە ئەکتەرێکی زۆر تایبەت تا لە دەرکەوتن لە بەردەمی کامێرایە. بەشی زۆر لە ئەکتەرەکانی ئەمەوانەی کە لە ئەزمموی شانەوە یەنە ناو فیلمسازیەوانی کێنە بەردەمی کامێرا لەگەڵ خۆیان هەموو ئەو جست و زیادە ڕۆیانە هێنن کە لە شان و لەگەڵ خۆیان هێنن، بەڵام کاک قادر جەلال لەم فیلمە و لە بەرهەمەکانی تریشا بە هەمان شێوە ئەو جۆرە لە ئەنەرجیەی هەیە کە ئەتوانێت
جیاواز دەرکەوێت بەردەمی کامێرا و لە کارکتەری جیاوازا دەرکەوێت هەوڵات خۆی دووبارە نەکاتەوە ئەمەش هەڵبەتە پێی وابەستەی زیرەکی ئەو دایرکترانەیە کە مامەڵە لەگەڵ کاقار جەلالەکەن بۆی بینی لە ڕووی ئاکتینەوە ئەم فیلمە توانێتی بگاتە شوێنێک کە بینەر بە ڕازیەکە یاخود شادمانیەکە بۆی کە ئاکتەر لەم ئاستەیە بینێ لەگەڵ خەم ناچەکانی ناو چیرۆکەکە لەگەڵ هەموو ئەو قورسایی کە چیرۆکەکە بۆ ئێمەی دروستەکە چونکە و کارکتەری باو و کارکتەرێکە هەمیشە لە ئێمە جۆرێک لە پیرۆزی و قوچێت ئاڵاوە کاتێکە کوڕەکەی ئەم هەموو دۆخە لە باوکەکە بینێ و ئەی بینێ بە جۆرێک لە جۆرەکان ئەکەوێتە بەردەمی لە بیرچوونەوە یاخود ئەو یادەوەریەی کاڵ بۆتەوە کە چەند ساڵێکی زۆر بەشێکی گەورە بۆ لە ژیانی خۆی هەرچەنە سەرەتا هەوڵەیە کوڕەکە بەو شێوازەوەری بگرێکە سادەترە لەوەی کە ئەم مەراقێکی گەورەی بۆ بەڵام دۆخێگێتە پێشێ لە کۆی فیلمەکە کەواکات بە جۆرێک لە جۆرەکان خەمێکی گەورە قورسایەکی زۆر گەورە و ڕیاکشنێکی بەهێزی ژەلای ئەو کارکتەری تەدروسەبێت کە کوڕەکەیە بە هەمان شێوە بابان لەم فیلمەیە بە شێوازێکی زۆر باشەتوانێ ئاکتین بکە و ئەی بینین بە هەمان شێوە ئەو خاتوونەی ترکات ڕۆڵی ژنە دیسەی بڵەکە بینێ بە هەمان شێوە ئەم جۆرە لە پەیوەندی دروستکردن لە نێوان ئاکتەرەکان و هەڵبژاردننی ئاکتەرەکان یەکێکە لەو ئەرکانی کە کەوتۆتە ئەستۆی دەرهێنەری فیلمەکە و توانێتی بەسەرکەوتوی ئەم خاڵە جێبەجێ بکات ئەوەی کە لە چیرۆکەکە ئێمەی بینین جێڕانەوەیەکی کرۆنۆلۆجی بە دوایە هاتووی ڕووداوەکانە ئەکرێ شێوازێکی تر هەڵبژێرین یا جۆرێک لە ستراکچەری تر لەم جۆرە فیلمانە بێنینەوە کە بتوانێت کۆمەکمان بکات تەشویقێکی زیاتر بێتە ناو فیلمەکانمانەوە بۆی ئەگەر کاکمەریوان لە شوێنێکی ترەوە جێڕانەوەکەی دەست پێ بکردایە ڕەنگە جۆرێکی تر لە سەرنجڕاکێشی بۆ بەرامەکەی خۆی دروست بکردایە بیتوانایە تایپی جێڕانەوەکە جۆرێک لە مامەڵەکردنی لەگەڵ ئەو فۆتویانەی کە کوڕەکە پیشانی باوکەکەیاتەوە بەردەوام و ئەوێ یادەوەریەکانی بیربێنێتەوە یاخود پرسیاری یادەوەریەکانی لێکە چەنە ئەمە خۆی تێمایەکە بۆ بە جۆرێک لە ئایکۆن لە ناو فیلمەکە بووی کە بە ئێمە بڵێ بە جۆرێک لە جۆرەکانم پیاوت و شێڵزایمەر بووە هەچەنە دوایشە لەسەر زاری کارکتەرە سەرچێکەکە کوڕەکەی ئێمە جۆمان لێتی کە بە کچەکاڵێ ئەمانە زۆر بەشێکن لە جوانیەکانی بەرهەمەکە لە ڕاستیە لایەنێکی تری فیلمەکە هەڵبژاردننی لۆکیشنە و ئەو لۆکیشنەی کە وامان لێکات ئێمە هەست بۆ بکەین ئێستا ژیانی ئێمە جۆرێک لە گۆڕانکاری بەسەر هاتووە پێمان بڵێ کۆمەلگای ئێمە لەو کۆمەلگا ئاسۆییەوە بۆ بە کۆمەلگایەکی ستونی ئێستا خەڵک زیاتر لە ئاپارتمانت و لە شوقاژین ئەو جۆرە پەیوەندیە ئاسۆیی کە هەمان بوو ئێمە دراوسەکان لە تەنیشتی یەکتریەوە بوون گۆڕاوە بۆ جۆرێکتر لە پەیوەندی و بە جوانی لە ناو فیلمەکە بەرجەستەکراوە ئەی بینینەوە دواتریش هەوڵدان بۆ جۆرێک لە مامەڵەکردن لەگەڵ ڕووناچی هەرچەنە لە شوێنێک لە شوێنەکانە کە ئەبوو ئەمە بەڕای من تێنەپەڕێنە بەسەر دایرەکتەرەکە و نە بەسەر سینەماتۆگرافەری شابۆن منە ئەو دیمەنی شەوەی کە ئەیبینین کە کارکتەری سەرەکی باوکەکایەتە ناو باڵکۆنەکەەوە لایتین ڕووناچی لەویا پێمانڵێ ئەمە شەوە بەڵام لە بەرامبەری ئەوەیە کە کارکتەرەکەی ترە بینین کە ژنە دیسەی بڵەکەیە ڕووناکیێکی زۆر خراوەتە سەرم کارکتەرە ئەم ڕووناچیە زۆرە تووشی جۆرێک لە سەر لێ شێوانمانەکایمە لەوە سەرمان لێ تێگە چێ باشە ئایم کارکتەرە ژنە لە ڕۆژا سەری دیمەنێکە کاکە لە شەوایە لەبەروەی کە ئەبێت کەم تۆزێک زیاتر و وریابی لە بەکارهێنانی لایتینە لە ئەم جۆرە دیمەنانەیە چونکە لایتین ئەرکی بەس بەتەنیا ڕووناکردنەوە نییە بەقەدەرەوەی کە ئەرکێکی تریشی لە ئەستۆیە کە زەمەنمان پێڵێ کە پێمانڵ ئێمە لە شەواین لە ڕۆژین لە کوێین بۆیە وا چاکترە تۆزە گورتر هەم سینەماتۆگرافەر هەم دایرەکتەر مامەڵە لەگەڵ لایتین بکات چونکە وە گوتمان ئەرکی تری لە ئەستۆیە ینی بوارێکە دۆزێتەوە لە ناو میزان سێنەکەیە لە ناو فرێمەکەی ئێمەیە کە تەفسیر بکرێ بۆ زەمن تەفسیر بکرێ بۆی کە ئێمە لە کوای و لەکەیان ئایا لە شەوانیان لە ڕۆژین بەس لەم دیمەنە ئەو جۆرە لە بەرکەوتنەکە دیمەنێکیانە بینیان کارکتەرێکە بینین لە لایتینێکی شەوایە و بە ئاشکرا دیارەکە پێوەی شەوە لە بەرامبەری ئەوە ڕووناکێکی زۆر لەسەر ڕووی کارکتەرێک ترە بین کە ئەمە جۆرێک لەسەر لێ تێکچوونمان بۆ دروستەکان کۆی گشتی بەرهەمەکە هی ئەوەیە کە لەسەری بۆستین لە ڕاستیە و بوارمان بۆ کاتەوە کە بتوانین بەوردی هەنگاو بانگەکەوەکانی شیکاری بکەین مەگوتم لە ڕووی سینەماتۆگرافی و هەوڵی زۆر باشی تیا لە هەڵبژاردننی لۆکیشنە هەوڵی زۆر باشی تیا ئاکتین یەکێکە لە خاڵە سەرکەوتوەکان چیرۆکەکەش خۆی چیرۆکێکی سەرنجڕاکێشە بابەتێکی نوێ و سەرنجڕاکێشە و لەسەر ئاستە جیاوازەکان مامەڵی لەگەڵا کراوە پرسیارێک بۆ من جێمێنێ کە لێرە بتوانم ڕووبەڕووی دەرهێنەرەکەی بکەمەوە ئاخۆ هەڵبژاردننی تێمایەکی وا بەهێز و چیرۆکێکی وا قورس لەسەر کۆمەلگای ئێمە بەڕای تۆ تووشی چ جۆرە کاردانەوەیەکمانەکە یاخود بینەری ئێمە
قبولی ئەم جۆرە کاراکتەری هەیە لە ناو کۆمەلگای کوردیا تۆ ئەتەوێت لە ڕێگەی ئەم فیلمەوە پێمان بڵێ ئەم کاراکتەرە باوکە لە بەروی کە باوکە هەرچیەک بکا خۆشمانەوێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنەیەکی تری کۆمەڵایەتی تایە کە کوڕێک باوکەکەی فرامۆش کرد و ئەمرێ و ئەم ئاگای لێ نیە تۆ توێت چی لەم دوانە بە ئێمە بڵێ هیوادارم لە بەرهەمی ترا لە کاری ترا بە شێوازێکی جوانتر و باشتر و سەرکەوتوترتان بێتەوە. زۆر سپاسی دکتۆر دڵشاد مستەفاکەم بەڕاستی زۆر بەوردی هەڵی سەنگان کارەکەی هەڵسەنگان ئەوانەی کە دکتۆر دڵشاد وتی من هەمووی لە 100% لەگەڵیام وەسپاسیشی یەکەم کە ئەوە بە پەرۆشی ئەوانەوەیە کە حەزمانە کرد من حەزمە کرد زۆر ڕەخنەی زیاتر بگرتایە بۆی من جارێکی کە ئەگەر هەڵم کرد بێ لەم کارەیە بۆی دووبارەی نەکەمەوانێ چکە مامۆستا دڵشاد بەڕاستی ئەزمونێکی زۆر باشی هەیە لە کاری ڕەخنەگرتدا جارێکە سوپاس یەکەم بۆ پرسیاری یەکەمی وابزام لەسەر لایتین قسەی کرد بەڵێ زۆر ڕاستە بەڵام من ئەوم جێڕایەوە ئەوم باس کرد ئێمە کاتێک ئەو کارەمان کرد بەڕاستی خەڵک ناهاتە دەرەوە ئەو کاتی ئەو نەخۆشە نەگریسە بوو کە ئەو ستافەی لە پشتی کامێرەش لەگەڵمانە بوو بە حەزەرەوە کاریانە کرد ئەمە یەک دووەمیش لۆکیشن با بڵین ئەو تارمەی ئەو مەدخەلی کە کارەکەمان تیا کرد ئەو شوێنە ئەو باڵەخانەیە کەسی تیانە بوو تەنانەت ڕووناکیشی تیانە بوو لە شوێنیش کە ڕووناکیمان ڕاکێشە بە هەر حاڵ ئەو کارە ئەبوایە جوانتر بەسەرنجتر کاری تیاب کرایە من خۆشم یەشێکم لەوانی کە زۆر تەرکیزم لەسەر ئەوە هەبوو دوایش کە بینیمەوانێ خۆم هەستمە کرد کە خەلەلێک هەیە ئیتر خەلەلەکە من بم ڕووناکی بێ ئەوە کێتەوە سەرکاری ئیشەکە ئەوایە ئەو کاتی ئەو دروستکردنی ئەو لایتینانی کە شەو ڕۆژەکەی جیا کردوانێ بە دڵنیاییەوە لەو کاتەیە زەمن تۆزێ لەغ بوو یعنی لە بینی شەو ڕۆژە من چەند جارێکی ژۆ پرسیارم بۆ ڕوو کراوەتەوە توانەوە لە ڕۆژە کراوە لە شەوە کراوە بەڵام بارحاڵ ئەو کێشەیە کە کێشەی لایتین بوو زۆر ڕاستە و ئیشەڵڵا بۆ کارێکی داهات و بۆ کارێکی تر دووبارە نابێتەوە و هەروەها پرسیاری دووەمی دکتۆر دڵشاد ئەوە بوو کە ئایا باوکەکە یاخود کوڕەکەی کامیان با بڵێن زیاتر خزمەتی کامیانە کرد من بە نووسینی چیرۆکەکە هەر لە سەرەتای چیرۆکەکە وام کرد کە باوک سمبولێکی زۆر جوانە لە ماڵە ئەو کوڕەشی کە ڕەمزی باوکێکی جوان بوو ڕەمزی کوڕەکەشی ڕەمزی کوڕێکی جوان بوو کە هەستا بۆ کاریکە باوکێتی ئەبێ خزمەتی بکە ئەبێ یارمەتی بە ئەبێ شوێنی پاکاتەوە ئەبێ جلی بگۆڕێ ئەبێ ئەو کارانی کە ئەو پیاوە کە توانای نەماوە دروستی کات و کە توانای نەماوە ڕێیان بکە لە ڕۆژانی ژیانە ئەو کوڕی تاواکەری بوو بەڵام بەدڵنیاییەوە یعنی با بڵین ئەگەر کەوتبێتەوە سەر کاری دەرهێنان یاخود ئەکتین لەوانەیە لەوەیە خەلەلێک هەبوو بێ کە ئەم کوڕە بەرژەوەندی خۆی زیاترێ لە بەرژەوەندی باوکی لەوانەیە خەلەلێکی وابوو بێ بەڵام من لە دەستپێکی نووسینی چیرۆکەکە دوای ئەوە کە سناریۆکەم بۆ داڕشت هێنامەوە کە ئەم کوڕە تەسحیەیە لە پێناوی باوکە ئەوێ بە هەموو شێوازی خزمەتی باوکی بکە باوکیش سمبولێکی زۆر جوانە و ئەو کوڕەش کە ئەو کاری کرد لەگەڵ باوکە ئەوەی بۆ دەرخستین کە کەسانی باش کەسانی چاک بەرەو ڕووی باوکیان ئەبنەوانێ بە شێوازێکی جوان و بە شێوازێکی ئەو ژیانی کە ئەو باوکە ئەو مناڵانی پەروەردەکەن.
باوەگیان نا باوک ئەوە کێ لە تەنیشتەوە ئەمە کێ کاک فاروقە والله ڕازەکەیەوە کاک فاروقە کاک فاروق کێ هیچ باوەگیان وازی لێ بێن باش باوکە سەیری ئەو کچە کێ ئەو کچە ئەوەی ناسم بۆ دایکمە باوەگیان دایکتی چی ئەوە نازەی خوشکمە خوا بەڕاستە والله ڕازەکەیەوە ڕازەکی نازەی خوش ئەوە نازەی خوشکی لەکوێ ئێستا هەر بۆ نایە سەرێکمان بە وازی لێ بێنە لێرە نیر ڕەحم نەماوە باوکایەتی نەماوە باوکە دایمە دایکمەوە کە تۆ بە گەنجی دڵە زۆر تەڕوە چاوێت حەزە لە کراسی ڕەناوڕەم بووە بە تایبەتی ڕەنگی سوور سوور و شین و کراسێکی سوورم هەبوو زۆر جوان بوو بڵی مابێدا چۆ بابشم بزانم لە دۆڵابەکەیە ماوە ئەو کراسە سوورە بۆ کێ ڕێباوە ئەچم قسەی دۆڵابەکە کەم زانم ئەو کراسە سوورە ماوە باوەگیان وەرە خۆ متوانم بۆ بگەڕێم خۆمی دۆست بۆ ئەو کراسە سوور بۆستە باوکێکە کراسە سوورە زۆر جوانە سای دۆزمەوە و توێشی جوانی یەکەم مرحبا سرچاو والباشي خۆش بی خۆش یاخوا الله لەو بۆ نەخۆشەوە بۆنی چییە؟ بۆنی ئەو مێخەکەیە وەڵڵاهی ڕازەکەی ئەوە ڕێک بۆنی دایکمی لێ دایکم ماوە بەڵێ بەڵێ لەخوا بەزیای بێ دایک شکر ماوە کە لەو سەرەوە بینیمی ئاوا یەکسەر وتم بابشم بۆ لای خێر بی خۆشبی یاخوا یاد لەو دەردەکەنەیە ئەڵێم بۆ نەچین بۆ خۆمان پیاسەیە بکەین نەوەڵا بۆ چووە ئێستا کچەکەمێتەوە کچێ خۆ زۆر دوور ناکەوینەوە هەرەوە تۆزێکە گەڕین با دنیای ببینین بێ قەزابی یاخوا
نابوو چۆ نانا یینەوە چۆ خۆشێ بزانە ئای چۆن دنیا خۆشەوە هەوا پاکە بێتە زاویەخوا وانێت خوا با زۆر جوان وەرە بەخوامە دڵم زۆر خۆشە وەڵڵی خۆیان ساحەتەکەم هەردووگووە بەیەکۆ بچین لەوێ خلیسیەنە بکەین ئەی چۆن بە قسەی من پێی ئاوە ئەی قابلە خۆی بووی توێتی بۆ خۆمان هەوایەکی پاک ئێستا تۆزێکی کاشی بۆ لاوە دۆڵ درمەشی بۆ کڕم باشە ئەی چۆن بە قوربان بێزەحمەت دایکم نەبینیوە کەمە پێشێستا لێرە بوو نازانم چی لە هاتووە وەڵا نازانم دایکی لەکوێیە باوکی منیش دیار نەماوە کێشەکە وێ تووشی زایمەر بووە زایمەرێتی ئەگەوا بێسە کەس نازانێت لەکوێن چۆن بیان دۆزینەوە بۆ چۆ ڕۆی بۆ چۆ ڕۆی منی بۆ بەجێهێشت ئەلو دایکە دایکە لەکوێی بۆ لە شوێنی خۆ نەماوی نازانم لەکوێم نازانی لەکوێی باشە ئەزانم لەکوێ ئێستا منیان بۆراوە دۆزیمنەوە بەڕاست ئێدە بۆسە بۆ سێسێم بۆس دەی